سڵاو لە خوشکوبرایان هیوادارم هەمووتان باش بن. لێرەوە یەک پێم هەیە بۆ کەسانی ئاڵاپەرستەکان کە بەداخەوە ئەن زۆریش بوون و چالاکی ئەوان چییە؟ بۆ نمونە هەفتەی جارێ یا مانگی جارە دێنە سەر خیابانەکان یا شارعەکانی ئەوروپا. تۆگەر بتێ بەڕاستی کوردستان ڕزگارکەی لە ئەڵمانیا و ڕزگار نابێت، لە بریتانیا، لە ئەمریکا و لە وڵاتانەوە ڕزگار نەبێت، لە خودی خاکی خۆ کوردستان ڕزگارە بێت. ئەبێ ئەو کەسانە کە زۆربەی کورد بەداخەوە لە ئەوروپان زۆربەتانە بێ بڕۆنەوە. بەڕاستی ئەگە تۆ خۆت پێ کوردپەروەرە ئەتەیە کورد سەرکەوێ بە ئاڵا هیچ تێ ناکرێت، یەکەشی ڕێزمێ ئاڵا پیرۆزە و تاو ناکرێتەوە 24 ساعت بەسەر شانتەوە بێ و هیچ سوودێکی نییە. تکاتان لێ یەکەم ئەگە بەڕاستی کەسێک کوردپەروەرە نەک بەس بە زاهیر کووردە ئەوە نا، ئەوە لەگەڵەوانم نییە، بەڵام کەسانێک کە بەڕاستی کوردپەروەرن حەزانەیە ڕۆژێک کورد بێ بە دەوڵەت بە وڵات ئەبێ بستنەوە خاکی خۆیان لێوێ خەباتکەنەوە. یەک داواکاری کەش لەو حیزبانی کوردم هەیە هەر هەمووتان بن بێ حیزبێک، ئەمە چی هەر پارچەیەک و 50 حیزبی هەیە، یا و حیزبانە بۆ پێشمەرگەکانتان هەمویان نێرن بۆ ئەوروپا. ڕاستە مەجموعەیەکی کەم بنێرن 20 کەسێک تاو ئەوان لێرەوە ساپۆرتان کەن، نەک هەمووی خەڵکەکە بنێرن. نازانم ملەتی کورد کەی وشیارە بێتەوە. کورد ئەبێ لەوێ خەباتکە تێگەشی. دوای ئەوە ئێران سارۆخێکی لای بۆ زراوتان چووە، ئەو هەموو پارە و نەوتەدانەیە دەکاکە تۆ چوار سارۆخ بکڕە، سارۆخێکی لای تۆ چواری تێسرەوێنە. ئەگە بەڕاستی من لەگەڵ کە ڕوویدم لەگەڵ ئەو کەسانەی کە بەڕاستی کوردپەروەرن، تێگەشی ئەو کوردانی کە لە ئەوروپان بەڕاستی هەر هەموویە بێ بڕاتەوە. تۆ هیچ چالاکیە نییە لێرە بیکەی، ئەبێ بڕۆی لەوێ چالاکیکەی. تێگەشی دوای ئەوە چالاکی ژەوە نیەوە لەو شاخ و داخن ڕێزمێ خۆ بزنین کاکە، ئەبێ بڕۆی چالاکی ئینقلاب کودەتا لە نێو پایتەختەکان بیکەیت. تێگەشی یا خاکی خۆت بگرە و مێڵە دوژمن بێتە خاکی خۆت، با میترێ بێ کاکە، کێشەمان نییە. دوای ئەوەش کاکە با چوار پارچە نەبێ کاکە، چوار پارچە لەوەی هەر نێتە دی، با چوار وڵات بێ، نەخێر با دوو وڵات بێ، با سۆرە باشوور و ڕۆژهەڵات وڵاتێک، ڕۆژاوە و باکووریش وڵاتێک. چۆن عەرەب 22 وڵاتیە با تۆ چوار وڵاتی کوردیە بێت باشتریش. کاکە تۆزێ بیر بکەنەوە 24 ساعت لەم شارعانەی ئەوروپا هەر حەیاشمان چوو کاکە، حەیامان چوو. ئاوا کورد بەڕاستی ئاوا کورد ڕزگار نابێ، ئاوا کورد نابێ بە وڵات، ئاوا نابێ. ئەگە ئەو کەسانی کە ئەو پەیامەم بۆ کەسانێک کە بەڕاستی کوردپەروەرن ئەبێ هەر هەمووتان بڕۆنەوە بۆ خاکی کوردستان، لەوێ حیزب دروستکەن، یەک حیزب بن، هەر هەمووتان چالاکی بکەن، بە ئاسانی کورد دەبێ بە وڵات. دەنا تۆ لێرە لە وڵاتەکانی ئەوروپا هەموو ڕۆژێ ئەم وڵاتە ئەوروپایانە پێمان پێیەکەن بە ئاڵایەکە و هیچ پێ ناکرێ، ئەبێ بڕۆنەوە خاکی کوردستان لەوێ خەبات بێت. تێگەشی مێژوژەوەی سەلماند و کوبا بۆ نمونە فیدل کاسترۆ لە خاکەکەی خۆی خەباتی کرد، جوولەکەکان کە وڵاتیان وەرگرت 80 ساڵ پێش هەمویان گەڕانەوە. تێگەشی ئێوە زۆربەتان لێرن بۆ ژیانی خۆتان، هیچتان کوردپەروەر نین. تۆگە بەڕاستی خەمی کوردە بێ بڕۆیە کاکە، یا بۆ نمونە عائیلە هەیە 5 بران، هەر 5 براکەی لێرێ کاکە، ڕاستە تۆ فەقیری بۆ اقتصاد تاتووی برایەکە لێرە بێ، با چواریان بگەڕێتەوە. ئاوا کورد ڕزگار نابێ بەم ئاڵایەت. کاتان لێگەمەوەش کەم دووبارە بکەنەوە. بەڕاستی ئەگەر کوردپەروەرن بڕنەوە بۆ خاکەکەی خۆتان، لەوێت دیفاعکەن و لەوێت ئەبن بە وڵات. هیوادارم هەمووتان لە خێر و بەرەکەتدا بن لە ناوی یەشوعی مەسیح. ئامین.